ئەوانی دیکەش دوو بزنان بکڕن بستنە کوێستانێ تەماشا دەکەی لەشێکی ساف ئینسانێکی ڕێک و پێک سبحان الله ئەو ئیسلامە لە یەک ئاەتیدا ئیشارە بە چەند مەسەلان دەکات بۆەوەی ئینسانی مسلمان و خواناز بۆی دەرکەوێت کە ئەو قورئانە بەرنامەی ژیانە دەیکەواتە پێمان دەڵێ فەلیەعبودوا رەب هذا البەیت دەی ئەی قوڕەیشیەکان و ئەی خەڵکینە ئەی مسلمانینە ئەی خەڵکی سەرزەوی دە ئێوەش ئەو خودایی بپەرستن کە خاوەنی کەعبەیە ئەو خودایەی بپەرستن کە ئەو ماڵەی بۆ ئێمە داناوە کەعبەی پیرۆز کە ئێمە ڕووی تێکەین جا لەوانەیە بیر بکەینەوە بڵێن باشە فەلسەفەی ڕووکردنە کەعبەی چییە ئەدی نازانن خەڵکی سەرزەوی هەموو ڕوو دەکاتە ماڵێک لە ماڵەکان جا ئیوا هەیە ڕوو دەکاتە پەکین ئیوا هەیە ڕوو دەکاتە کۆشتی سپی کەسێکت دەست ناکەوێت لەو جیهانەیدا ئللا ڕووی لە یەکێک لە کۆشکەکانە بۆی تەوجیهاتی لێوەربگرێت ئینسانی مسلمان ئەتۆ ماڵی خۆت هەیە ئەتۆ شوێن ڕووگەی خۆت هەیە دەبێت ڕووبکەیە ماڵی خوای تەوجیهات لەوێوە وەربگری دەبێت ڕووبکەیە ئەو شوێنەی کە تەوجیهاتی ئیلاهی لێوە دێت ئەو شوێنەی کە قورئانی لێ هاتۆتە خوارێ دەبێت ڕووبکەیە ئەو شوێنەی کە ئەو شوێنە غەیری برایەتی شتێکی دیکەی لێوە نایە کە قورئان غەیری برایەتی و خۆشەویستی دووبەرەکی و ناکۆچی ناحب بێنێ و نایەوێت کە قورئان یەکگرتن و برایەتی دەوێت قورئان بەزەیی بە یەکتردا هاتنەوەی دەوێت بۆ چونکەوە تەوجیهاتی ئیلاهیە لە ماڵەکەیەوە دەردەچێت لە کەعبەی پیرۆزەوە دەبێت کە ڕوو دەکەوێ وەبیر خۆت بێنیەوە ئەو منهەجەی کە لەوێدا ڕێژدراوە دەبێت ئیش لەسەروی بکەی وەکو خەڵکی دیکە ڕوو دەکاتە شوێنی خۆی و ئیش بە منهەجەکەشی دەکات بەڵام بابزانین کە ئەو ماڵەی ئێمە ڕووی تێدەکەین ئەو بەیتەی ئێمە ڕووی تێدەکەین باوریابین غەیری چاکەی شتێکمان پێ ناڵێت پێمان دەڵێ ئەگەر مشکی لە خوڵقات چاکیکەن پێمان دەڵێ ئەگە خەڵکی برسی هەیە کوڕە هەر کەسە لە بەرخۆیەوە تۆزێکی لە خۆی کەم کاتەوە هەر دەرو جیرانەکەی هەر قاپێکیان شەکرە وردە بۆ بنێرێت پێمان دەڵێ ئاگاتان لە یەکتر بێ شعوری یەکتر بریندار مەکەن خەڵک با پێکەوە برابێت بەڵام ئەو شوێنانەی دیکە کە ڕوویان تێدەکرێت دەڵێ فەرریق تەسود دەڵێ پەرد کەوزاڵ بە با خەڵک بێتە 1001 کوتلا بۆەوەی خزمەتی خۆیان پێ بکات جا ئێمەی مسلمان و خواناز خوا ئەو ئاەتە پیرۆزەی لەگەڵ ئێمەیە پێمان دەڵێ فەلیەعبودوا رەب هذا البەیت ئەو پەروەردگارەی بپەرستن کە خاوەنی کەعبەی پیرۆزە جا تەماشایکە ئەو کەعبە پیرۆزە بەردێکی ڕەشیشە سبحان الله بۆ خوای گەورە وای داناوە بۆچی بەردێکی سپی نەبوو بۆچی بەردێکی زەرد نەبوو بۆەوەی دەرکەوێت کە لە تەرازووی خودایدا تەماشای ئەوەی ناکرێت ئەوە سپی پێستە و ئەوە ڕەش پێستە و ئەوە دەوڵەمەندە و ئەوە کوڕی فڵانیە تەماشای ئەخلاقیات و کردەوەی ئەو ئینسانەی دەکرێت هەر بۆیە ڕێزی لە بەردێکی ڕەشنا هەر وەکو ئینسانێکی ڕەشپێستی وەکو بیلالی حەبەشیش کە لە مەجلیسی شوڕای پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەو ڕۆوەرن چاوێک بخشێنن بە ئەفریقیا تەماشاکەن لەکوێن ئەو کەسانەی کە بانگەوازی کۆمەڵەی خزمەتگوزاری و کۆمەڵەی فریاکەوتن و کۆمەڵەی مافی مرۆڤ دەکەن کوان لەکوێن ئەفریقیا چونکە ڕەشپێستن تەماشایان کەن هەموو وەکو بۆقەیان لێ بەسەر هاتووە هەموو چوار مەشق لێ کشاونەوە هەموو دەستیان خواردبوونە و لاقیان خواردبوونە لە برسان هەر لەبەرەوەی ڕەشپێستن سپی پێست نینە بەو شێوەی ڕەفتاریان لەگەڵ دەکرێت بەڵام خوای پەروەردگاری ئێمە ڕوومان پێدەکاتە ئەو بەردەڕەشەی کە وریابن لەبەر ڕەشپێستی و سپی پێستی لەبەر دەوڵەمەندی و فەقیری لەبەر ئەوە کوڕی فڵان کەسیە و ئەوە ئیفڵانیە خۆ بەسەر یەکتردا هەڵمەکێشن چونکە گەورە و خۆشەویست لە لای خوای ئەو کەسەیە کە تەقوای هەبێت کەسێکیش کە تەقوای هەبێت دەبێ خۆی لە هەموو کەس بەکەمتر بزانێ دەبێ باڵی خۆی شۆڕکە مسلمانان پێی لێنێن چونکە سێوێک کە تو بیبینی هەتا زیاتر بەری پێوە بێت لقەکانی دێنە خوارێ بەڵام سێوێک کە هیچی پێوە نیە لقەکەی لود لە ئاسمانێ دەکات بەداخەوە کە ئەو ڕۆکانە دەڵێم کە زۆربەی خەڵکی
چوار کەسی لە دوونە لوتی لە هەوا دەکات و کەس بە کەس نازانێ و بە کەیفی خۆی دەکوژێ و دەبڕێت بەڵام بیرێک لە دوا ڕۆژێ ناکاتەوە بیرێک لە قەبری تەنگ و تاریک ناکاتەوە بیرێک لەوەی ناکاتەوە کە ئەو خەڵکە دایک و باوکی هەنا ئەو خەڵکە لە کەلێنی بەردان پەیدا نەبووە بەڵام ئینسانی مسلمان و خواناس ئینسانی خواپەرست هەتا زیاتر خەڵکی لە دەور بێ و هەتا زیاتر لە نێو خەڵکیدا دەرکەوێت دەبێ وەکو سێوەکەی زیاتر سەران شۆڕکاتەوە و لقەکانی دابێنەوە بۆ عەرزێ چاوەڕێی ئەوەی بکا کە خەڵک بێت بەرووبوومەکەی لێکاتەوە تەنانەت جاری وا هەیە سێوێک کە تۆ بەردی تێدەگری ئەو سێوت بۆ هەڵدەوەرێنێت ئینسانی مسلمان و خواناس دەبێت سیفەتی وابێ ئەتوەرە دارسێوە تۆ بە هەموو تینێ خۆت بەردی پێدا دەیت بەڵام ئایا ئەو بەردت پێدا دەداتەوە نەخەیر سێوێکت بۆ هەڵدەوەرێنێت ئەوە لە کێ دەوەشێتەوە بەس لە ئینسانی خواپەرست بەس ئەو کەسانەی خوای دەپەرستن بەڕاستەقینە بەرنامەکەمان ئاوا دەڵێت ئێمەش هەتا ڕاستکەین لەگەڵ بەرنامەکەمان و ساختر بین لەگەڵ بەرنامەکەمان خوای گەورە وامان لێ دەکات کە ئەوە ئینسانێکی بە ئیستیفادە و بەکەڵک بین بۆ ئەو کۆمەڵگایی کە لە ناویدا دەژین ئەنجا لە کۆتاییدا دەفەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف ئەوەی کە ئەوڕۆ میلەتی کوردی هەژار پێویستی پێ هەیە ئەوەی کە خەڵکی جیهان هەمووی پێویستی پێ هەیە ئەوەتانێ خوای گەورە بۆمان باز دەکات کە خوددا ئەو شتانەتان بۆ دەکات ئەگەر ئێوە بیپەرستن ئەوە تا ئەو شتانەتان بۆ دەکات ئەطعەمەهم من جوع لە برسایەتی تێرتان دەکات چونکە هەر کەسێک و هەر کۆمەڵێک بە پێی بەرنامەی خوای بەڕێوە بچێت هەروەکو چۆن خۆی لە بیرە خەڵکیشی لە بیرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی فوالله لا يؤمن فوالله لا يؤمن فوالله لا يؤمن قيل ومن يا رسول الله صلى الله عليه وسلم قال من بات شبعانا وجاره جائع أو كما قال سيداران فرموي بوالله إيماني نيا يان إيماني تواو نيا سيداران لسريك فرموي قتراكي أي پیغمبري خواي فرموي أو كسي شوير بەتێری دەکاتەوە یعنی شەوێ بەتێری دەنوێ و بەیانیەکەی هەڵدەستێت بەڵام جیرانەکەی بەزگی برسی دەنوێت واللهی ئیمانی نییە یان ئیمانی تەواو نییە ئیسلام ئاوامان پێ دەڵێت بۆیە الذي أطعمهم من جوع خوای گەورە فەرمانمان پێ دەکات کە باری اقتصادی بۆ یەکتر ڕاستکەینەوە کە ئەزمەی اقتصادی لەسەر یەکلا بەین بەزەییمان بە یەکتر دابێتەوە کاکە گیان بازێکی تێر ئاگاشی لە ئیبرسی هەبێت با جارجار ئاوڕێک بۆ یەکتر بدەینەوە بەڵام ئەگەر پێمان نەکرا یارمەتی خەڵکیش بدەین تخواکەی بەس با لێیان نەستێنین بەس با لێیان نەدزین بەس باواز لە ڕێگریە بێنین باواز لەو چەتەیی و باواز لەو دزی و درۆزنیەی بێنین میلەت هەتا ڕادەیەکی بۆ خۆی دەحەسێتەوە بەڵام ئێستا لە جیاتی یارمەتیدانێ ڕوتیش دەکرێن لێیان دەسێندرێ شەوکت دەکرێن کێ ئەو کەسانەی وا دەکات ئەو کەسانن کە بڕوایان بە خودای نییە چونکە کەسێک بڕوای بەخوای هەبێ مسلمانان ئەزیەت نادا ئەنجا و ئامەنەهم من خەوف و ئەو پەروەردگارە ئەو شتەی دووەم کە بۆتان دەکات ئەوەیە کە دڵنیاتان دەکات لە ترسێ سبحان الله دڵنیابوون ئەمن و ئاسایش چەند شتێکی خۆشە ئەوەش بەکێ دەکرێت کاکە گیان کێ دەتوانێت خەڵکی دڵنیاکە ئینسانی مؤمن ئینسانێک کە بۆ خۆی بەهۆی پەیوەندی هەبوونەوە لەگەڵ پەروەردگاری دڵنیا بێت ئەو کەسە دەتوانی خەڵکی دڵنیاکات ئەگە کەسێکی لە خواترت لە بازاڕی بسوڕێتەوە ئەتۆ دڵنیای لەوەی کە شەوێ نایفرۆشێ لەگەڵ ئەو کەسانەی دێن دوکانەکەی ببڕن نابێتە شەریک دڵنیای لەوەی کە تەماشای دەرک و ناموست ناکە دڵنیای لەوەی کە گولەت پێوە نانێ و ناتکوژێ بەڵام بەغەیری ئینسانی مؤمن کابرا ئەگەر لە خودای نەترسێت کابرا ئەگە بڕوای بە خودای نەبێت لەبەرچی کاکە گیان لەبەرچی دزیە ناکە لەبەرچی پیاوی بە ناحەق ناکوژێ لەبەرچی نابێتە شەریکی دزان لەبەرچی خۆ دەڵێ قیامەت نییە خۆ دەڵێ خودایەک نێ من محاسەبەکات بەڵام ئینسانی مؤمن و ئیماندار لە خوای دەترسێ لە محاسەبەی دوا ڕۆژێ دەترسێ
دەزانێت کە ڕۆژێک دێت ئەو ڕۆژە کە ڕۆژی لێپرسینەوەیە منداڵی شیرە خۆرە تێیدا پیر دەبێت. دەزانێت کە ڕۆژێک دێت کە تاوانباران 50,000 ساڵ لە مەیدانی مەحشەرێ ڕادەگیرێن. دەزانی کە ڕۆژێک دێ هەرچی کە کردوویەتی ئەوەی بەدزی و ئاشکرا هەر هەمووی وەکو فلیمێک بۆی لێ دەدرێتەوە لە پێشچاوی خەڵکی لە سەرووی هەمووان خوای پەروەردگار بە چاوی قودرەت دەیبینێ لە ترسی ئەو ڕۆژەی ناتوانێ خیانەت بکات. شەرمی بەخۆیە لە خوای دەترسێ، بەڵام کەسێک کە لە خوای نەترسێ کە وەکو ماوەیەک لەوە پێش بەناو فەلسەفەیەکی پڕوپوت کەوتە ناو میلەتی ئێمە کە بەڵێ کاکە گیان بڕواتان بەخوای نەبێ، خدا ئەگە هەبا دەدیترا ئاوا لە ناو میلەتێکی مسڵماندا بڵاو کرایەوە. نازانم میلەتی مسڵمان ئێمە لەکوێ نووس بووین، لەکوێ بووین، لە گوێی گایدا نووس بووین ئێمە لێگەڕاین ئەو جۆرە کەسانە بێنە ناو میلەتی ئێمە کە بڵێن خدا لەبەر ئەوەی کە نادیترێ نییە. جات خوا کەسێک ئەوە ئایدۆلۆجی بێت کە لەبەر ئەوەی خوا نادیترێ نییە تخوا چ بڕوایەکت بەو ئینسانەی هەبێت. ئەدی نازانی چەند شتێکی دیکەش نادیترێن کە مادام ئەو کەسە بڕوای بەخوای نەبێت لە ترسێتی لەگەڵم نوت و چاک بێت. لە ترسێتی ئایا کەسێک کە لە خوای نەترسێ و خوای نەناسێ لەبەرەوەی نادیترێ بڵێ وەڵا ڕۆژێک لە ڕۆژان شەرمێ دەکات خۆ حەیاش نادیترێ کەواتە ئەو ئینسانە بێ حەیاشە. بڵێ وەڵا ویژدانی هەیە خۆ کاکەگیان ویژدانیش نادیترێ مادام ئەو ئینسانە بێ ویژدانیشە. بڵێ وەڵاهی ناموسی بەخۆیە یێخۆ وشەی ناموسیش نادیترێ کەواتە کەسێک بڕوای بەبوونی خوای نەبێ لەبەرەوەی نادیترێ معنای ویژدانی نییە، ئیمانی نییە، حەیای نییە، ناموسی نییە. جاوەرە کەسێک ئەو هەموو شتانەی نەبن تخواکەی کاکەجان ئومێدی چمان پێ بێت. وەرن بابیرێک لە حاڵی خۆمان بکەینەوە. مەسئولین